ئەو ڕێنەمایە هاتە دانان بۆ سەلامەتیاتە بۆ کەس و کارێتە بۆ کوردستانەکە بهێز و پاشە ڕۆژەکە باش دەخوازەمە شخەلکێمە کەس و کارێمە وا ڕێنەمایە جێبەجێ بکەن ڕاستی حکومەتامە شۆلێکی گەلێکی مەزن کرد و بەری هەمی وڵاتە ئەو ڕێنەمایە جێبەجێ بکردن و پێڕابوونی گەلێکی مەزن هاتە دانان ئەجلای حکومەتامە بە سوپاسیەک بێسنوور بۆ سەرۆکی حکومەتێ کاک مەسرور بەرزانی و هەروسا سوپاسیەک بێسنوور بۆ وەزیری ناوخۆ و هەروسا بۆ وەزیری تەندروستی و بۆ گەلێمەی کوردستان ڕاستی گەلێمەی کوردستان بەرابرتر ئەو ڕێنەمایە جێبەجێ بکەریە دەستخۆشی ڕوان دەکەم و ئەگەر تو بخوازە کوردستان ببە ئارام وا ڕێنەمایە جێبەجێ بکە بۆ کوردستانەکە بهێز و ئارام و کوردستانەکە گەش. من ڤارین سالار شێوەکار و دیزاینەری جلوبەرگ لە شاری سلێمانیەوە پەیامی من بۆ ئێوەی ئازیزان خۆشەویست ئەوەیە کە لە ماڵەکانتان بمێننەوە پابەندی سەرجەم ڕێنمایە تەندروستیەکان بن بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و لە دەستنەدانی ئازیزان و خۆشەویستانمان پێویستە هەمومان لە ماڵەکانمان بمێنینەوە. من ئێوەم خۆش دەوێت لە ماڵی خۆم دەمێنمەوە ئێوەش بۆ لە دەستنەدانی ئازیزانتان لە ماڵەکانتان بمێنەوە بۆ ماوەیەکی کاتی سەردانیکردنەکانتان ڕابگرن. ئازیزان گەشتەکان دروست دەبێتەوە گەڕان دروست دەبێت خۆگۆڕین و سەیران و جلی کوردی لەبەر دەکرێت بەڵام لە دەستدانی ئازیزێکت بۆ تۆ هیچ کاتێک قەرەبوو ناکرێتەوە بۆیە بۆ ئەوەی پارێزگاری گیانی خۆت و ماڵ و منداڵت بیت بۆ ئەوەی ئازیزانت لە دەست نەدەیت لە ماڵی خۆت بمێنەرەوە. من لە ماڵەکەم دەمێنمەوە تۆش لە ماڵەکەت بمێنەرەوە. ئەس ڕۆژنامەنویس کاروان بەعادرێ دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا و بەڵاوبوونەوێ لە تەڤایە جیهانێ من بریاردای کۆزلمال بمینم ji bo ڕوبڕبوونا vê ڤایرۆسێ کوژەک گەرەکە ئەم هەموو پێک بە لە مال ببینین تو مالاخۆ ئەز لە مالاخۆ هەموو کەس لە مالاخۆ دەکو ئەم هەموو پێک و ڕۆبەڕووی vê ڤایرۆسێ ببین و حکوومەت ئەمەژی هاریکاریت حکوومەتی بین دەکو ئەو بتر بکارن کاری خۆ بکەن.